Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامانتان ویدیویکی ندا. لم ویدیو دا باسی اواکن که چون بتوانید کمتر سعی بکەیت و دەرەجەی بەرزتر بێنیت. جاشتی وا ئەبێت؟ Yes ئەبێت. پێشی دەست پێ بکەین من ویدیۆکەم لە ویدیۆیەکی تۆماس فرانکەوە وەرگرتووە ئەویش لە ویدیۆیەکی یەک سەعاتی پرۆفیسۆر مارتی لۆبدێلەوە وەرگرتووە کە تۆماس فرانک ویدیۆکەی ئەوی کورد کردوتەوە و منیش ویدیۆکەی ئەوتان بۆ ئەەکەم بە کوردی و ڕوونی ئەەکەمەوە. من خۆم کاتی کە لە جامعە بووم سەیری ئەم ویدیۆی تۆماس فرانکم کرد و زۆر ئیسفادەم لێ کرد و وای لێ کردم کە لەگەڵەوەی کە کەمتر سعیمە کرد توانیم کە دەرەجەی بەرزتر بهێنم. بۆیە دڵنیام کە ئێوەش ئەگەر ئەم خاڵانە پەیڕۆ بکەن سوودی لێوەرەگرن و ئەتوانن دەرەجەیەکی بەرزتر بهێن و سعیش کەمتر بکەن. ئێوە شەرەوەتان نایە؟ Let's do this! یەکەم خاڵ ئەوەیە کە سعیکردنەکەت بەش بکەیت و دانەنیشیت 3-4 سەعات لەسەر یەک بەبێ وەستان سعی بکەیت چونکە ئەوە زۆر هەڵەیە. مێشکی مرۆڤ 25 بۆ 30 دقیقە ئەتوانێت لە تەرکیزکردن بەردەوام بێت. بۆیە کاتێک کە 25 دقیقە یان 30 دقیقە سعید کرد 5 دقیقە پشوو بە و اینجا دەست پێ بکەرەوە. بەڵام کاتێک کە پشوو ئەیت مەڕە مۆبایلەکەت بێنیت و فەیسبوک یان ئینستاگرام یان یەکێک لەو سۆشەڵ میدیایانە بکەیتەوە چونکە ئەم 5 دقیقەیە ئەبێ بە 10 دقیقە و 20 دقیقە و نیو سەعات و سعیەکە هەر ناکەیت. بەڵکو لە جیاتیەوە بۆ نمونە بڕۆ پیاسەیەک بکە یان مەرحەلەیەکی کاندی کرۆش بکە. بەڵام فەیسبوک و ئینستاگرام و ئەو شتانە مەکە چونکە 5 دقیقە نابێت تاکید بەلەوە کە لە 5 دقیقە زیاتر بێت. اینجا یەک شتی تر کە زۆر گرنگە لە کۆتایی ڕۆژەکەیە هەوڵ بە شتێک بکە کە پاداشتی خۆت بیتەوە چونکە ئەمە وات لێ یەکات کە بە درێژایی ڕۆژەکە موتیڤیت بیت و چاوەڕێی ئەو کاتە بکەی کە سعیەکە تەواوکەی بۆی ئەو شتە بکەی کە حەزت لێیەتی. ڕفیقێکم هەبوو لە جامعە ئەیوت من کە لە جامعە تەواو بین ئەڕۆم سعیەکانم هەمووی تەواوکەم لەبەرەوەی بۆ شەو بتوانم لەگەڵ هاوڕێکانمان یاری بکەم. ئەمەش ڕێگایەکی زۆر گرنگە و وا لە یەکات کە بە درێژایی ڕۆژەکە موتیڤیت بیت. دووەم خاڵ ئەوەیە کە لە شوێنێکی دیاریکراو بە سعی سعی بکەیت. واتە ئەو شوێنەی کە سعی تیاکەیت تایبەت بە سعیکردنەوە نەوەک لە بۆ نمونە لەو شوێنەیە سعی بکەیت کە ڤیدیۆ گەیمەکەی چونکە ئەگەر وا بکەیت هەر بیرە لای ڤیدیۆ گەیمەکە ئەبێت و ناتوانێت بە تەواوی تەرکیز بکەیت لەسەر سعیەکە یان بۆ نمونە هەندێک کەسی تر هەیە بە پاڵکەوتنەوە سعیەکان. یعنی بە پاڵکەوتنەوە ناتوانیت بە چالاکانە سعی بکەیت و هەر بیرت لای خەوتن ئەبێت. بۆیە شوێنێک دیاری بکە کە دایم سعی تیاکەیت و ئەو شوێنە با تایبەت بێ بە سعیکردنەوە. خاڵی سێمەوەیە کە بە شێوەیەکی چالاکانە سعی بکەیت. بە شێوەی چالاکان مەبەستمان چییە؟ بۆ نمونە کاتێک کە تۆ سعیەکەیت وەکو ئەوە سعی مەکە کە جەریدەیەک خوێنیتەوە بەڵکو بە شێوەیەکی چالاکانە سعی بکە. پێشەوەی دەست بکەیت بە سعی پرسیار لە خۆ بکە و بڵێ کە ئەو شتەی کە فێری ئەبم چییە؟ ئەو شتەی کە فێری ئەبیت عادەتەن دوو شتە، یان ئەوەیە کە فاکت بێت واتە ڕاستی یان ئەوەیە کە کۆنسێپت بێت. مەبەست لە کۆنسێپت بۆ نمونە ئێسکێکی مرۆڤ سوودی چییە و فرمانی ئەم ئێسکە چییە. بەڵام فاکت بۆ نمونە ناوی ئەم ئێسکە چییە. فاکت شتێکە کە زوو لە بیرە ئەچێتەوە. بۆ نمونە ئەگەر لە بیرت بێ کاتێک کە کۆمەڵایەتیمان ئەخوێند ناوی میرنشینەکان و نازانم ساڵی دامەزراندن ئەو شتانەیان هیچیمان بیر نەماوە چونکە فاکتە و شتێک نییە کە لە بیرما بمێنن بەڵام کۆنسێپتەکان لە بیرە ناچێتەوە. بۆیە کاتێک کە تۆ سعیەکەیت هەوڵ بە سەرەتا لە کۆنسێپتەکە تێبگەیت اینجا بڕۆ فاکتەکان فێر بە. بۆ نمونە یەکەم جار بزانە ئەو ئێسکە فرمانی چییە اینجا ناوەکەی فێر بە چونکە وەکوتمان فاکتەکە زوو لە بیرە ئەچێتەوە بەڵام کۆنسێپت لە بیرە ناچێتەوە. کاتێک کە تۆ سعیەکەیت پێویستە هەردووکیان بزانیت واتە پێویستە فاکت و کۆنسێپتیش فێربیت و بیانزانیت. بۆیە کاتێک کە تۆ کۆنسێپتێک فێرە بیت هەوڵ بە ڕستەی خۆت بینوسیتەوە و ڕوونی بکەیتەوە خۆت. دوایەوە شتێکی تر هەیە کە هایلایتکردنە. کاتێک کە تۆ سعیەکەیت ئەو کۆنسێپتانی کە ئەیبینی هایلایتی بکە و دوایەوەی کە سعیەکە تەواوکەی پێداچوونەوەیەک بە ئەو شتانەیە بکە کە هایلایتە کردەوە. بەڵام مەڕۆ دابنیشیت هەموو شتەکان هایلایت بکەیت چونکە ئەگەر هەمووی هایلایت کرد وەکو وایە هیچ هایلایت نەکردبێت و کاتێک کە تۆ ئەڕۆیت پێداچوونەوەی پیاکەی جیاوازیت لە بینی دوو شتا بکە، recollection لەگەڵ recognition. recollection ئەوەیە کە شتەکەت بە تەواوی بیر بکەوێتەوە بەڵام recognition ناسینەوەیە کە زۆر جار تووشی ئەو هەڵەیە ئەبین کە کاتێک پێداچوونەوەی پیاکەین تەنها ناسیومانەتەوە بەڵام بە تەواوی ئەو شتەمان بیر نەکەوتۆتەوە تەنها ناسیومانەتەوە. بۆیە کاتێک کە ئەو کۆنسێپتانەی کە هایلایتمان کردووە دووبارە پێداچوونەوەی پیاکەین وا هەستەکەین کە ئەیزانین بەڵام نایزانین تەنها ئەیناسینەوە
چونکە مێشکی مرۆڤ لە ناسینەوەی شتەکانە زیرەکە بەڵام لە بیرکەوتنەوەیە بەو شێوەیە زیرەک نییە. بۆ نمونە زۆر کەس کاتێک کە کەسێک ئەبینێت ئەیناسێتەوە بەڵام ناوەکەی بیر ناکەوێتەوە، تەنها خۆی ئەناسێتەوە. بۆیە کاتێک کە سعیەکە تەواو کرد و پێداچوونەوە ئەکەیت، پرسیار لە خۆ بکە و کویزی خۆ بکە بۆی کە شتەکانت بیر بکەوێتەوە، نەک تەنها بیان ناسیتەوە. خاڵی چوارم تێبینی نووسین و نۆت نووسینە کە ئەمە زۆر گرنگە. کاتێک کە تۆ لە پۆلایت هەوڵ بە تێبینی بنووسیت و دوای ئەوەی کە لە پۆلەکە تەواو بیت، کاتێک کە وانەکە تەواو بێت، هەوڵ بە یەکسەر یان دوای ماوەیەکی زۆر کەم پێداچوونەوە بە ئەو تێبینیانەیە بکە کە نووسیتەوە و هەروەها زانیاری تریشی بۆ زیاد بکە. و ئەگەر شتێکت نەزانی پرسیار لە مامۆستاکەت بکە یان پرسیار لە هاوڕێیەک بکە و کاتێک کە وەڵامەکەی دەستکەوت لە تێبینیەکانتە بینووسە. خاڵی پێنجەم نووسینەوەی پوختەی بابەتەکان و وتنەوەی بۆ کەسانی تر. کاتێک کە تۆ پوختەی بابەتەکە ئەنووسیتەوە دڵنیا ئەبیتەوە کە تۆ لە ئەم بابەتە بە تەواوی تێگەشتی، چونکە ئەگەر تێنەگەشتیتە نەت ئەتوانی پوختەیەکی بنووسیتەوە. و کاتێک کە تۆ شتەکان بۆ هاوڕەکانە شەرحەکەیت و سعیان پێەکەیت، ئەمە وات لێ ئەکات کە شتەکانت بیر بکەوێتەوە. و کاتێک کە بۆ نمونە ڕەفیقەکەت پرسیارێکت لێ ئەکات و تۆ نایزانیت، دڵنیا ئەبیتەوە کە ئەو شتە نازانیت و ئەڕۆیت سعیتی ئاکەیتەوە دووبارە. مەرجنی ئەو شتێک کە تۆ فێر بوویت تەنها بە هاوڕەکانتی بڵێ، بەڵکو ئەتوانیت بۆ نمونە ئەو شتێک کە فێر بوویت بە دایک و باوکت بڵیت و کاتێک کە تۆ پێیان ئەڵێیت خۆت دڵنیا ئەبیتەوە کە تۆ لە شتەکە تێگەشتویت. خاڵی شەشەم بە شێوەیەکی ڕێک کتێبەکە بەکاربێنە. کاتێک کە تۆ سعیەکەیت وەکو جەریدە سعیتیامەکە لە یەکەمەوە دەست پێ بکەی بیخوێنیتەوە تاوەکو ئەخیر، بەڵکو سەرەتا چاوێک بە چاپتەرەکەیە بخشێنە بە خێرایی سەیرێکی چاپتەرەکە بکە. اینجا دوایەوە بڕۆ سەیری کۆتایی چاپتەرەکە بکە کە پرسیاری تێیە عادەتەن ئەم پرسیارانە بخوێنەرەوە، اینجا دەست بکە بە سعیکردن، چونکە ئەمە وات لێ ئەکات کە بزانیت کە ئەم چاپتەرە لە چی پێک هاتووە و باس لە چی ئەکات و شتە گرنگەکانی چییە. چونکە عادەتەن ئەو پرسیارانەی کە لە کۆتایی چاپتەرەکەیە هەیە پرسیارە گرنگەکانە و ناوەڕۆکی چاپتەرەکەیە، بۆیە سەرەتا ئەوانە بخوێنەرەوە. خاڵی کۆتایی ئەوەیە کە بۆ ئەوەی بتوانیت کە فاکتەکانت بە ئاسانی بیر بکەوێتەوە هەوڵ بەی نمانێکس بەکاربێنیت. نمانێکس هەر شتێکە کە شتێکی ترت بیر بخاتەوە. لە ڤیدۆکەیە باسی چەندانێکی کردەوە، بۆ نمونە یەکەمیان کورتکراوەیە و کاتێک کە سعی لە شتێکی کوردیش ئاکە ئەتوانی بە هەمان شێوە لە خۆتەوە کورتکراوە بۆ شتەکان دروست بکەیت بۆ ئەوەی کە دوایی لەبیر بکەوێتەوە. و ڕێگایەکی ترەوەیە کە وێنەی شتەکان بکێشیت. پێویست ناکات لیۆناردۆ داڤینچی بیت، بەڵکو هەر بە هەر شێوازێ بێ وێنەی شتەکە بکێشە بۆ ئەوەی کە لەبیر بێتەوە. کاتێک کە تۆ سعی ئەەکەیت هەوڵ مێ سعی بکەیت بۆ ئەوەی دەرەجەی بەرز بێنی، بەڵکو هەوڵ بە سعی بکەیت بۆ ئەوەی کە فێر بیت، چونکە کاتێک کە تۆ تێگەشتیت و فێر بوویت بە دڵنیایە و دەرەجەی بەرزیش هێنیت. ئەمە بە تایبەتیتر لە زانکۆیە. ئەمەش زۆربەی ئەو زانیاریانە بوو کە تامەس فرانک لە ڤیدۆکەیە باسی کردبوو. بەم شێوەیە ڤیدۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدلیشتانە بوو بۆ کەسی مەنێرن. تاوەکو ڤیدۆی داهاتوو خواتان لەگەڵ.